باش عزیزان بەبێ ئاگادارکردنەوە و بێ هیچ شتێک هاتوین بۆ کۆمەڵی قسە و باس وەڵامێک و بە شەمشەمە کوێرەکان و دوای ئەوەیش کۆمەڵی قسە و باسی تر ڕێز و احترام بۆ هەموو لایەک خۆشەویستی بۆ هەموو لایەک هەر سەرکەوتوو بن ئازیزان لە خۆشییا بن لە شادی و کامەرانیا بن سەرکەوتن بۆ گەلی کورد بۆ ئێوە باش بەخێر بن قەوم و قیلا عەشرەت خزم ئەوەی کە بە کوردی قسە ئەکا بە کوردی ئەنووسێ هەمووتان بەخێر بن سەرچەو باش یەک دوو دەقاوەسین پاشان بچینە سەر قسە و باسەکە ئەو قاتە لە خزمەتایە بە ساقم دەسەکە بنێرە حەقی نەبێ بەس هیوادارم بۆ ببێ هەراوەڵا کورە عەزیزان ئەم پەتایم لە کۆڵ نابێتەوە شێخ نەهرۆم نەماوە خۆ شێخ نەهرۆ چی بەسەر هاوکوڕەکان لە دوای ئەو شەڕی کە لە ئێران درا شێخ نەهرۆ نەما نازانم کەتنی نابووە لە منتیقی سێمانی ڕوو بە ئێران نازانم چی کردبوو بەڕاستی لە دوای ئەوەی تر شێخ نەهرۆت ئاوی ئامن و تونی بابا چوو سێرە ئەراوەڵا نازانم چی بەسەر هات خۆ دەمێکە دیار نییە یادی بەخێر ئەراوەڵا شێخ نەهرۆمان نەماوە ئێمەش لە داخە سەرچاو بەخێر بنێخ عزیزان سبێنێ خۆپیشاندان لە ئاسی دنیاە دوو بەیانی شەر بە هەمان شکل لە زۆربەی شوێنەکانە خۆپیشاندانە هیوادارم کە هەموو کورد بەشداری تیا بکە سالم ببنەوە بەردەوام بن بەڕاستی لە مێژووە یەکەم جارە ئاوا یەکگرتووبین هیوادارم کە بە هەموو تواناتانەوە بەشداری تیا بکەن و بچنە ڕیزی خۆپیشاندەرانەوە ئەوە شێکە لە کارە عەزیمەکانی ئەم سەردەمە بەڕاستی کە هەموو لایەک بەژار بن تێیدا ومێدەوارم کە وابێت و بەیانیش جومعەیە بە تایبەتی لە کوردستان و ئەوانەیە چونکە لەوێ پێم وایە فریە یا خەڵک ئیش و کار ناکە لێرە شەمۆ یەک شەمان خەڵکیش ناکە بەڵام بارحاڵ بۆ ئێوەی کوردستان ڕۆژی جومعەواتە سبەینێ بۆ ئەوانەی ئەوروپایش وەلەو بە ئێستا خەوایلات و هەموو ڕۆژی یەکرێ بەڕاستی ئەراوەڵا هیوادارم کە هەروە بەردەوام بن ئازیزان ئەوە پێشەکیەک بوو ئەچمە سەر پرسیارێک لە کوردەواریە ئازیزان ئەیانوت بازرگان کە ئیفلاسەکە بە دەفتەری کۆنا ئەواتە بە دەفتەری قەرزە ئەڕوانێت جا ئیسلامە ئیخوانیەکانی سەر بە میت و سەر بە جۆلانی لە بەرامبەر بە کاک ئارام ئەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێز هین بوون ئەوە نییە فاشلن یەن کای کۆن بەیانەکەن ئەمەوێت جارێ وەڵام بۆ شتە بدەم و ئازیزان من وەکو خەڵک نیم بڵێم ئەوە ڕادیۆ بوو یا بڵێم ئەوان نا من هەمیشە خەوانی قسەی خۆم بەڕاستی هیچ کاتێک نەبووە لە ژیانمە لە یەک قسە پەشیمان بمەوە جا ئەو قسەیە چاک بێ یا خراپ بێ هەرگیز لێی پەشیمان نەبوومەوە کاتێ لە لایڤێکا وتومە خۆزگە کورد نەبوومایە لەم سێ چاڵاشە هەستەکەم داعشەکان هێناویانە ئەها محمەدی وتووە ئیتر خوێندنەوەیان نییە بۆ هیچ شتێکەمانە ئەمە کاکە خەڵک بۆیە ئەبێ بە ئیسلامی ئیخوانی ئەمە هەمووی لە گەمژێر نەزانیوێ ئەم مێشکە ئەمە قوفڵە قوفڵ هیچی تیان نییە کاکە ئەگەر هیچی تیابێ خۆ نابێ بە پیاوی جۆلانی دژیگەرەکەی خۆی ئەگەر عەقڵی تیابێ معریفەی تیابێ خۆ نابێ بە پیاوی تووشیاد پیاوی هیچ کەسێ لە دژیگەر نیشتمانەکەی خۆی جا ئازیزان ساڵانێ بەر لە ئێستا لە کاردانەوەیە کا دژی ستەمی پارتی وێشێتی وتم خۆزگە کورد نەبوومایە ئێستا ئیخوانیە جاشورکەکانی میت و جۆلانی هێناویانە ئەیانەوێ ئابەمە یاری بە عەقڵی نابوتی خۆیان کرد جارێ کاتێک کە ئەوە متووە دژی خراپە و خیانەتی تاوانەکانی پارتی وێشێتی
هەرێم هیچ کێشەیەشی ئەو تۆی نەبووە باسی دزی و گەندەڵی ئەوە ناکەم ینی خەتەری دەرەشی و نەمان ئەمەی نەبووە ئەو کاتە ڕۆژئاوا هیچ هێرشێکی داژگای سەر نەبووە وەکو ئێستا کە لە خەتەردایە ڕۆژئاوا لەو پەڕی هێزا بووە شان بەشانی ئەمریکیەکان لە بەرەیەکدا بوونیان هەبووە ناو و ناوبانگیان ئازادی خواسیان ژنان کاتە مەیدان هەموو دنیای پڕ کردبوو و ئێسەش پڕی کردووە بەڵام ئەمڕۆ ئێستا وجودی کورد لە ڕۆژئاوا لە خەتەردایە ئەگەر ڕۆژئاوا لە ناو بچێ ئەوە باشوش لە ناو ئەچێ و کورد بەڕاستی هەتا 100 ساڵی تر وەکو ئەو وایە پەیماننامەیەکی لۆزان سەلمێ تازە کرابێتەوە بۆ 100 ساڵی تر بۆیە پیاوەکانی مێژوو یا ژنانی مێژوو بەڕاستی هیچ کاتێ لە تنگانەیە گەلەکەیان نیشیمانەکەی خۆیان بەجێ نایڵن لەو کاتەیە کە جادەکەی پانە کوردایەتی قسەی قۆڕە لە حەقیقەتە لەو کاتەیە کە جادەکەی پانە و هیچ کێشەیە لە ئارەیانیە و خەڵک خەریکی ژیانی خۆیەتی و خەتەریاتێ نییە کوردایەتی لە شەقامەکانە و بانەوازی بۆ بکەی بەڕاستی هیچ شتێکی هیچ نییە لە حەقیقەتە ئەو بەس پێڵن ئیجادێکی بەڵام ئێستا کە ڕۆژئاوا لە خەتەرایە باشە کە وەکوتم ئەوێ نەمێنێ کورد ئەبێ بە کۆیلەی چەتەکانی جۆلانی و ئەردۆغانی ترۆریست لێرەدا لەم کاتەیە کوردبوون دەبێ بە ئەرک دەبێ بە شانازی و دەبێ بە ئەخلاقیشی بەرزی مرۆڤانە بەڕاستی کوتاشی کورد چونکە لە تەنگانەیە ژنان و پیاوی جوامێر بە شەهامەت هیچ کاتێ خێزانەکانیان هاوڕێکانیان گەلەکەیان نیشتیمانەکەیان بەجێ ناهێڵن منیش یەکم لەو کەسانە بەڕاستی کەواتە مەلەکردن لە ئاوی لێڵە ئەو پەڕی ئیفلاسی سیاسی ئیفلاسی ئەخلاقی جادانەیە لەمانە بە زمانی پیرۆزی کوردی نووسی بووی یعنی قسەکەی ئەو وایە ئەو حەزەکە دایکی سۆزانی بێ و شانازی پێوەکە بەس کورد نەبێت باشە ئەمە لە کاتێکدا ئەو دەنگە کۆنی منی هێناوە ئەمەشی بۆ خۆی نووسیوە تۆ کە ئەمە کەسایەتێکەتە ئامادەی دایشی خۆ بکەی بە سۆزانی بەس کورد نەبی تۆ لە نەخۆشیەک لە نەخۆشی زیاتر بەڕاستی شتێکی تر نیت بۆیە لەم کاتەیە کە کورد لە ژێهڕەشەی نەمانایە تۆ شانازی بەوە بکەی کە فلانی سۆزانی بێ ئیتر بەڕاستی من لە بەرامبەر تۆ قسەم پێ نییە چکە تۆ بەدبەختی بەڕاستی تۆ کە لە پاچەی باش نییە بە پێشەوانەی ئەو خائینانەوە من ئەمڕۆ لەم کاتەیە شان بەشانی گەلەکەم ئەڕۆ سبێنش کە کورد سەرکەی و دەساتەکەی ستەمکار بێ دەکێ دووبارە هەمان نەفەتیش بکەم وەڕاستی علی قەرەداخی هەڵۆ مەسهەر بزن مژەکەی نایچیە سمۆلی داڕەوان بزن مژەکەی بەریتانیا مەلا سەفەر کوڕی پیس باشە هەموو ئەوانە وەکو ئەوان بەڕاستی لەم کاتەیە دژی گەلەکەی خۆیانن جاسووسیەکەن بۆ میت و جۆلانی تۆریست بەڕاستی ئەمە کارە ساتەکەیە باشە ئەمەش کاری ناپیاوەکانە کە لە تەنگانەیە هێشتا سیخوڕی داژیکرانی کوردستانن من ئەو کاتێش ئەو قسانەم کردووە دژی پارتی وێکێتی بووە نە جاسووسی میت بووم نە جاسووسی ئیتڵاعات بووم نە هیچ جۆلانی بووم باشە هەمیشە بۆ دیفاع لەگەلەکەم دژی ستەمی پارتی وێکێتی جەنگاوم و قسەی خۆم ماوەیە بۆیە خەڵوزی ئەو ڕسواییەتان وەک کۆمەڵێ جاسووسی چەتەکانی جۆلانی بە هیچ ئاوێک بەڕاستی پاک ناکرێتەوە پاشان خۆ ئێستا لەو قسەی کە ئەو کاتە کردومە دژی ستەمی پارتی وێکێتی ئەوەش پەشیمان نیم بۆ شارەزاییتە باشە ئەوە باش بزانین بە نمونە ئەگەر کورد نەبوومایە هۆڵەندی بوومایە خەریکی ژیانی هاکەزایی خۆیە بووم خۆمە بووم و مناڵێکە بووم لە ئەمیستەردام یا لە ئوترێخت یا لە نازانم خۆرۆنیگن لە دایکە بووم و بۆ خۆم ژیانێکی خۆشمە کرد و تەواو باش نییە ئەم هەموو ڕاکە کە ئەوەتەی هەم ڕاکەم هیچ پێویستی نەکرد بەڕاستی یاڵێم خۆزگا سەرۆکی ئەمریکا بوومایە لانیکەم ئەمتوانی کێشەی کورد چارەسەرکەم دەی بەم خۆزگەیە خۆ نابم بە سەرۆکی ئەمریکا بەڕاستی یان خۆزگە هۆڵەندی بوومایە ناتوانم بەم خۆزگەی بم بە هۆڵەندی بەڕاستی خۆزگا دەسەڵاتێکی ئەفسانەیم هەبوایە هەموو لەشکری عەرەبی داعشی و تورکی و مەغۆلی هەیە لە ناو ببردایە بەڵام ئەوەشە بە خۆزگە نابێ بەڕاستی باش نییە کەواتە بە خۆزگە نابێ قەرنێ بڵێم خۆزگە کورد نەبوومایە تازە بە خۆزگە نابێ هەر کوردم بە کوردی خولقاوم لە دایک و باشی کورد لە دایک بووم لە خاکی هاتمە دنیاوە کە ناوی کوردستانە بەڕاستی بە خۆزگە ئەمە ناگۆڕێت بە خۆزگە نابێ باشە هەرچی خۆزگە هەیە هەم بێ تازە بە خۆزگە ناتوانم کورد نەبم بەڕاستی کوردم و ناتوانم خیانتی لێ بکەم
ئەوە تا کۆتایی دیفاع لە کورتبوونەکەی خۆمەکەم بڕاستی کاکە ئێوەی داعش ئێوەی نۆکەری جۆلانی لە بەریتانیا و لە کوردستانەوە بابە ئێوە کورد مەبن حاشا لە کوردکەن بنانیکەم خیانەت مەکەن لەو نانێک کە خۆن لە هەوایە کاڵی ئەمژن لە ناوجەرگەی سلێمانیەوە پشتیوانی لە جۆلانی چین خوێنایی مەکەن خۆ کەس نەیوتۆ ئێوە کورد بن بەڕاستی هەزار کەڕە بڵێ ئێوەش وا بڵێن باش نییە بەڵام ئێمە ئەڵێن ئێوە بۆتان نییە خیانەتکەن لەناو خاکی ئێمەوە ڕاستی وتمان ئێوە جاسوسی مەکەن بۆ جۆلانی و بۆ تورک و بۆ ئادەم بابەتەن وتمان بە ناوی ئاینەوە دزی و جەدەیی مەکەن و بێشەرەفی مەکەن ئەمە هەمووی حەقیقەتە وتومانە ئێوە ئەگەر کورد نابن و دژی کوردن ئەوە چاوتان دەرەهاو بەڵام لە سێمانی بەریتانیاوە بەجلی کوردیەوە بە زمانی کوردی پشتیوانی لەشکری تاغوتی جۆلانی مید مەکەن وتومانە ناو ماڵی خۆمانەوە لە بڵندگۆی مزگەوتەکانی خۆمانەوە دژی خۆمان قسە مەکەن ئێوە جاسوس و بەکرێ گیراوانی ئەمانە بەڕاستی ئەمە خەتەرەکەی بۆیە من ئەگەر هەزار جار وتی بێتم خۆزگە کورد نەبوومایە هەزار خۆزگەیان چاند و ئەونیشی لە سەوز نەبوو خۆ هەر کوردم تاس بۆیە ئەبێ لەم کاتەیە دیفاع لەگەلەکەی خۆم بکەم گرنگ ئەمەیە نەگوەکو ئێوە خیانتم لێ نەکردووە ئەو تا بەدەست و بەدەدان دیفاعی لێکەم باش نییە بەس ئێوەی خائینی نۆکەری فاشزمی عەرەبی پان عەرەبیزمی ئیسلامی باش نییە بە عەمەلی دژایەتی گەلەکەی خۆتانەکەن و قسە بە حیزبەکان ئەڵێن بۆی کە لە ڕۆژ ئاوا کارەکە بەڕاستی باش نییە و ئێوە کۆمەڵی خەڵکی نۆکەر و بەکرێگیراون ئەڵقەلەجێی دوژمنانی کوردن باش نییە کۆمەڵی خەڵکی ساختەچی و ئێسا دەستەکەتان کەشف بووە ناتوانن هەروە بە ئاسایشەدا دەرچن بێن دانیشن ئەمڕۆ قسەیەکەن و بیانی پەشیمان ببنەوە ئێمە وامان نەوت و ئێمە ئەومانتوێ نا لەسەر قسەی خۆتان بوەسن فڕۆفیشاڵ نایخوا بەڕاستی نایخوات بۆیە ئازیزان ئەمانە بێشەرمیان تا سنوورەکان ڕۆیشتووە نانی کورد ئەخۆن هەوای کوردستان هەڵەمژن کەچی کا لەسەر بە کۆیلەکردنی لاوانی کورد ئەەکەن بە ناوی ئاینەوە ئەمە بۆ خۆی خەتەرە بەڕاستی بۆیە خۆشەویستانی ئارەمە ئەمەوێ بە هەموو لایەکتان بڵێم بە ئاشکرا خوددا مافی داوە بە بەشەر دش بە کەسانێک ماڵ و حاڵیان کاگیر ئەەکەن با مەلایکە دیش بن ئەو کەسانە ئەبێ تۆ لە بەرامبەریانە بجەنگی و دیفاع لە خۆکەیت باش نییە تۆ ئەو یەت پەلکەی ژنان ئەبڕێ ئەوانیان سەرت ئەبڕن خاکت داگیرەکەن تۆ ئەبێ دیفاع لە مافەکانی خۆ بکەیت ئازیزان باشە ئەو گەلانەی کە ئێمەیان داگیر کردووە کە خاشی ئێمە داگیرەکەن چیان لە تاشی کورد زیاتر لە زەحمەت نەبێ بۆشی ئەبێ ئەوان حکوممان بکەن و سەرچاوەکانمان داگیر بکەن چ بەڵگەیەکە ئێوە پێم بڵێن کە عەرەب تورک فارس لە کورد باشتر بن لە کورد بەدینتر بن باشە یا لە کورد عاقڵ و ئەوەتر بن ها تەنها تاشی کوردە باوەڕی بە خۆبوونی لەدەست داوە و جیرۆدەی ئیسلامی سیاسی بووە خۆشبەختانە وای ئێستا خەریکە ئەو تەمەموژە ئەڕەوێتەوە و گەلی کوردیەت وەڵام بۆشانە ئەداتەوە ڕاستی ئێمە نابێ گلەی لە کەسی وەک ئەمریکا یا ئیسرائیل بکەین ئەوشە ئەو وڵاتانە لەسەر بنەمای ئەخلاقی دروست بوون نەک لەسەر بنەمای ئەخلاق بەڕاستی ئەوان دائەنیشن خەریکی چین لە پێناوی بەژەوەندی خۆیانە مەناعەتیان نییە با بە ملیۆن بڵێن ئینسان بکوژێ بەڕاستی ئەوان بەژەوەندی پەرستن بۆیە سروشتیە کە کورد خیانەتی لێ بکرێ باشە کورد ئەبێ لەگەر هەر وڵات و لایەن و کەسێک ئابێ کە بەژەوەندیەکەنن بەیەکەوەیە باش نییە وە دژایەتی دەسەڵاتدارانی عەرەب و فارس و تورک دەکەن نەک ئەوەی ئەو وڵاتەی کە مایلە لانیکەم بە قەزیەکەی یان بڕوای بەوە هەیە کە ئەم میلەتە ئەبێ وەکو بەشەر بخۆی بشی ڕۆژی شەمەی ڕابردوو لە ئەمستەردام نازادی دەربڕا خەڵکی زۆر بەشدار بوو بە سەدان ژن و پیاوی هۆڵەندی لێ بۆ خۆشەویستان بەشداری شان بەشانی ئێمە هەتام ڕەسمیشم لەگەڵا گتون شان بەشانی ئێمە بەشداری بوون بۆیە ئەوروپایش تەنها دەسەڵاتدارە چاوچنۆک و بازرگان دەوڵەتەکانیان بێڕەوشتن بەڕاستی دەنا خەڵک پشتیوانی ئێمەیە ئەوان ڕاستیەکان تێگەیشتون ئەوان ئەزانن کە ئەمانە چۆن یاری بە کورد ئەەکەن و چۆن ئەیفرۆشن بۆیە خەڵکی ئەوروپی نشین بە زۆرینە مایلی ئێمێ بەڕاستی ئەم ساڵانە ئەوەی ڕۆژئاوا کردوێتی ڕۆژئاوای کوردستان کردوێتی لە مێژوان نمونەی زۆر کەمە بەڕاستی بۆیە کوردی گەیاندۆتە لووتکە بە جۆرە جۆرەکان یعنی هەموو کەسە ئێستا کورد ئەناسێ
بۆیە دەبێ ئەو بەناومەلا یا هەر بیر و باوەڕێکی دژی کوردی هەیە و خزمەتی جۆلانی تورکیا داژکەرانی کوردستانەکە ئەبێ ئاودیو بکرێ و ئەبێ کوردستان بەجێ بێڵێ و با بڕوا کاکە ئەوەی کە خۆی بڕای پێێتی ئەو ژن و کشی خۆی بک بە کەنیزەی جۆلانی مشکلی خۆیتی باسی مشکلی ئێمە نییە بەڵام ئێمە نایکن حقیقەتە باش نییە بۆیە هیچ شتێ بەقەدەر خائینی ناوخۆ خەتەر نییە ئەگەر ئەمانە دەرنەکەن یا دەمیان دانەخرێ بەڕاستی دوژمن ئەهێنە سەرمان باباش بیزانین دوژمن ئەهێنە سەرمان بۆیە ئازانی ئارام ئەحمەد خوددا مافی بە هەموو گەلانداوە زمان و نەتەوە و بوونی خۆیان بپارێزن ئێمە وەکو کورد خوددا دروستی کردووی ئەویش خاوەندایەتی لە دینەکەواتە ئەو خاوەنی دینەکەیە و ئەگەر ئەوان دژن یا گلەییان هەیە لە باشن گلەی لەخوا بکەن بەڕاستی ئەو دروستی کردن خۆ خەتای ئێمە یەکە باشن بڵێن خوایە تۆ بۆ ئەمانە دروست کردووە کە ناوی کوردە خۆیمە لە خۆ ناوان ئەو دروستی کردن کاکە باش نییە ئەمان جۆلانی و ئۆردوگان بە وەکیلی خوازانن لە کاتێکدا خوددا وەکالەتی تەنانەت بە پێغەمبەرش نەداوەکو وەکیل بەڕاستی بۆیە کورد دەبێ ئەمانە ئاودیوکە بە چاوی خوان ئەبێ ڕاستیەکان ببینن نابێت لەسەر خاکی ئێمە بژی با الله هیچ گەلێکی خائین قبولی ناکە کورد نەبێ وەیتر لە مۆلەش کورد بەڕاستی نابێ قبولی ئەو خائینە نەبکات بڕۆ بیهێنەرەوە چەندین ئاەت هەیە کە خوددا مافی پاراستنی بە خوددا یعنی بابا والله کرم بەکرمی خۆی دیفاع لە خۆیەکە باش نییە حتا ئینسان ئەگەر باوەڕداریش نەبێ اینجا دیفاع لە خۆیەکە بەڕاستی باشە خوددایش خۆیە فەرمێ کە حکم بە عەدالەت ئەکرێ نەک بە دین و ئەلم بابەتە باشە تۆ دیندار بیت چەوسێنەر و ستەمکار بیت کەواتە دیندار نیت و تۆ درۆزنی بەڕاستی من خۆم پێم وایە ئینسانی دیندار ئینسانی خواناس داگیرکاری ناکە باش نییە خەڵک ترۆر ناکە خەڵک ناسووتێنێ خەڵک ئەوە ناکە کە ئەمەی کرد ئیتەوە دیندار نییە بەڕاستی بۆیە ئەمانە گروپێکن بە ناوی دینەوە دەستدرێژیەکرد والله خۆشەویستان لە ئەگەر تۆ دیقەت بدەیت بۆ منیشی و مەلا هەڵۆ کە یەسوگاتی بە ژنانەکە بەڕاستی خۆشی لە ژێرەوە کەمەری ئەگرێت و سنگی ئەگرێت و بە قوربان و بە ساقەی بێت و بۆن بە قژیەوە ئەکاو لەسەر مینبەریش دائانیشەی ئەڵێ ژن ئەبێ چای بەدەرەوە نەبێت و یعنی هەموو قسەکانی تەناقوزی یەکە دە دەقە قساکە ئەم دە دەقە قسەیە هەمووی دژی یەکترین بەڕاستی هەمووی دژی یەکترین باشە حەزەتی محەممەد خۆشەویستان هەموو تەرخۆ ڕاستی ئەزانین 24 ساڵ تا 25 ساڵ بە نان و بە دەرامەتی خەجیجە ژیا بەڕاستی چونکە خەجیجە بازرگان بوو پارەدار بوو باش نییە حەزەتی محەممەد هەژار بوو مناڵە فەقیر بوو شوان بوو باش نییە حتا ئەو کاتەشی کە وەحی بۆ هات هەر بە بازرگانی بەدەهاتی خەجیجە ئەژیا باش نییە ئەمەش یعنی چی ئەمەش یعنی ڕۆڵی ژن لە ئابووریە کە خەجیجەیە ڕۆڵی بینیوە بەڕاستی کەواتە بە درێژایی مێژوو لە هەموو شتەکانە ژن ڕۆڵیان بینیوە ئەی مەلا هەڵۆ تۆ بۆ دژی ژنی بەڕاستی بۆ نەمین بەرەکەەوە دژیاتی ژنانەکەی ئەی بۆ لە ژێرەوە بۆن بە زڵفیانەوەکەیت حەزەکەم لەگەڵی بە زڵف بکەم و زڵفی وا لێ بکەم و کەمەری ئاوا بابدەم و ئەمە بانێکە و دوو هەوایە مەلا هەڵۆ بەڕاستی ئای لەو ئەمە بانێکە و دوو هەوایە کەچی ئێستا ئازیزان ئەم منافقانە کەلتوری عەرەب و هینی ئەبوو جەهل و هینی ئەبوو لەهەبیان هێناوە وەکو ژەهر دەرخوازی کۆمەلگای ئەدەن لەنا ئەو کۆمەلگای شاژی وی ئەمانە کۆیلەی کەلتوری عەرەبن بەڕاستی ئەمانە وا ئەزانن خوددا تەنها عەرەبی دروست کردووە اینجا ئاڵەشی بێمە کاکە زمانی عەرەبی پیرۆزە ئێوە ئەبێ هەموو کەسێ زمانی عەرەبی بزانێ چونکە زمانی قورئانە من نایزانم کاکە بیشی زانم قسەی پێ ناکەم خۆ بە زۆر نییە بە زۆرم نایکەم تۆ کەیفی خۆتە بڕۆ بیکە تەواو منتەقیتیان نییە من کوردم لە سێمانیەوە ئەچم بۆ بەغا ئەبێ هەر بە عەرەبی قسەکەم کوردەکە یە بۆ سێمانی ئەبێ هەر بە عەرەبی من قسە بکەم بۆ ئەو کەڵەگایە کاکە ئەو چییە بوو لەکوێی دنیاشتی وایە بەڕاستی من ئێستا لە هۆڵەندام بڕۆم لە دوکانێکا بە زمانی کوردی قسە بکەم کاکە گاڵتم پێکەڵێت تۆ تەواوی تۆ شێتی ئەڵێ چۆشتی وابێ کەچی کابرا لە بەخاوەیە بۆ تەگەڵەوە بیارە ئەبێ کوردەکە بە عەرەبی قسە بکە کەواتە ئەوان خوان بە کەڵەگا ئەزانن زمانەکەیان زمانی سەردارە زمانی ئێمە هیچ نییە ئێمە هیچ نین شتیوا قبوڵ ناکەم بەڕاستی
من ليروا داوانا همو او خلق اكم لكل نسانا اشنا مطعمك وكريكاري عربي ليه ياكل مطعم كابلي مطعم شي عربي للسمانيه لهوليره للدهوك لشنك ابي بكردي قسم كابراسي ايو بوتانيه وكو كردك بعربي قسم كان او لخاكك ايوايه او لشارك ايوايه ابي او خوي في كردي كابراسي ماشني كيف خويتي بايكتي وباتيم كتاب خانه بكنو بو كسانه كاين الكردستانو بو في زماني كردي ببن اوه وكو شلون ايمين ايرا ابي بشي خمان في زماني هولندي كاين زماني الماني زماني انجليزي زماني فرنسي اوه لا راسي هكاك او زماني هي من زمانهم هي من لا كم بابوم لا اوسندريخ كاتي خوي رجل كما عربي شي كلشي بلادي خلشي كويا بيكوبي والله سلام كدو كابري عربوتي تو خلشي شويه خلشي عراق وتي بو عربي خسناك وتم عربي نازان تي شو شو ابي عراقته عربي نازاني انتو خلشي شيء وانت مش خلشي عراقهم وانت ميتو بو كردي نازاني جا وجهتهم بوجهه اما عربي اما عراقيين بنمونه وايداني اما عراقي عربي ماني كردي ماني تركمانيش ماني بابرين يعني انا كم عربي كرديك باشنيه تو عراقي كردي نازاني بلان بمداي تو عراقي ابي تو عربي بزاني وتم بوش يوابك هكا شوش يوابي تم نايك اشتبانيه تو توش بوتي هو عراقي بكونش قسبك اوانيه تو پیدا به زمانه تو هیچ نیه زمانی تو باش نیه یک دانه پاراگراف لزمانی کردی خوام نام به همون میشوی عرب به همون میشوی زمانی عربی براسی کیفی خودتی ابي كرديش اهو بيكاتو براستي ناكري نا شتيوانيه من لداناخ مسمى دوكانك هلا بري كسلم رشا كابلا تركا باتوشي خسيكا هم جاي تاريخنا ابو باتوشي خسيكا ما اسطنبوليه كا كما داناخا تو شو زاني مثل رشا بدا من تركم خوكا كنت ترقنيم تو بونيه باتوشي خساكي لداناخا لدوكانك خوتا كنت انا مولات لهولندا اجي بهولندي خسبكيت بونيه باتوشي خسبكي دجا تاريخ كنت نتو سوري نيه توازانیم هر کسی چون که آونده فاشستن ام ترکا پیان وایه همو کسی به ترکی بزنید من زمانه کتن اکم پیان براسی هرگو پیاله پیکم تمام کتو رئیسی اعلام بگره رئیسی اعلات اگرم رئیسی نتوکم بگره لسه سلم نتوکر رئیسی زمان بگره رئیسی زمان اگرم باش نیه بلام آوانیه من کویده تو متو آغابی براسی شتیوان خود شتیوان نبید بوتانیه دراسیه من چندین جر ام هاوارم کردووە وتومە یەکێتی و پارتی هەی قەشمەرینە ئێوە کە لە کوردستانن ئەبێ قوتابخانە بکەنەوە ئەو کەسەی کە ئێتە کوردستان ئەبێ بە زمانی کوردی قسە بکە ئەبێ بڕوە لانی کەم 500 سەعات 6 مانگ بخوێنێ بۆ ئەوەی بە زمانی کوردی قسە بکە بەڕاستی تەواو کەچی دانیشتووە لە پێنجەر بڵێ ئەبێ تۆ بە عەرەبی قسە عەرەبی زمانەکەی وایە هیچ جوانیە تەواو قورئان هەیە بۆ تورک تەرجمانی کردو بە تورکی بۆ فارسکرێتی بە فارسی ئێمەش ئەیکەین بە کوردی خۆ کراویشە بە کوردی تەواو زمانی قورئان بە زمانی کوردی خوێنین کچێک ئەوە لێتی یەکەین بەڕاستی من لێتی ناکەم باوکی من هەموو تەمەنی با ئەو حاجی عەلی باوکی من یەک جار نوێژی نەچوو لە هەموو تەمەنیا یەک ڕۆژی نوێژی ڕەمەزانی نەچووە حەجیشی کردووە باش نییە عەرەبیشی نازانی بەس نوێژەکەی لەبەر نازانێت مەسەلە چییە چۆشی وابێ کاک هەر نەیەزانی مەسەلە چییە بەس نوێژەکەی لەبەر کردووە ئەیوتەوە تۆ كنتو كرماجي شايت مالكي هنا وتو كابلا خو عربي نازاني ابراهيم شو زاني قاك ايش يجي نازاني بخوا بمليون بياي كل برمجي ما هروا هاتو هيك عربي نازاني بس بيشكي لبرك دوتو كواتا ابي كل خوي لا قوربي زماني خوي لا رزدار بي ونابي زماني خوي كلتوري خوي داب رسومي خوي كساتي خوي لا هيج نتويشي ام دنيا بيكم تلبي براسي تو اما اقسانه بو كام شو بيسم بويك بوي عزيزان كيشي اما لم يجو اما لسصاي رابطو اويا هميشه حول من داوكا خائن كان يخو من قانعكين باشا بلام اما حليه خوش يستاني من او انا بقى اغايه وخائن صدمي حزي بعسا كابلاك اشو بجا ابو بجاش ابو بامن باغايه ابو بامن بجاسس باجني تدري شيء كتير بارتي عفوا تنبويان عفوا كدن باجني امين بويا برأي من كاكا اگر من لكردستان ابو خيانتم لقلو نشيمانكي خوم كر ابي دادگاهي بكريم ليكتيو بارتي تشي بيلي بيبلي باش نيه بلام اگر خيانتم لخاكي خوم كر ابي يعني لاني كم درم كان هيا كم ليف سنو بلا تبرق بربلي جولاني كاكي جان
ئەگەر تۆ پیاوی جۆلانی دڵێ بۆ ێشنە بڕۆ بۆ لای جۆلانی کاکە یاوەر ئەرە مەلا هەڵۆ کاکە نازانم ڕێویە گەڕەکەی بەریتانیا ئەگەر دڵتان بۆ خۆشە فڕۆ بچن بۆ سووریا کاکە یاوەر ئی بۆ لە کوردستانە بنکە لە قۆما ببنەوە برای من بڕۆ وازمان لێ بێن برایش کاکە بڕۆ بەلای ئیش خۆتان برا لەوە زیاتر کاتان ناگرم خۆشەویستان هەویستم ئەم شەش لە خزمەتانە بم هیوادارم سبەینێ تەواوی خەڵکی کوردستان بەشداری ڕێکوانەکان بکەن هینی ناڕەزایەتەکان بکەن ئازیزانی ئارام ئەحمەد بە هەموو توانتانە هەوڵ بدەن بەخڕێ ئەوە مەچن کە ئاگربەستێک کراوە و چی و ئالم بابەتانە چونکە ئەو ئاگربەستە ئەکرێ سەرکەوتن بەدەست نەهێنێ ئەکرێ هیچ مافی کورد نەدەن بەڕاستی من خۆم ئومێدم بۆ شانە نییە سووریا دیمەشقیش قەیشی خۆ قایمکردنە لە حەقیقەتە ئەوش ئیسفادە لەم 15 ڕۆژ و 20 ڕۆژەیەکە بۆ خۆ قایمکردن لەبەرەوە ئەبێ هەموو گەلی کورد بەشدار بێت باش نییە ئەو دوو گەنجەیش و چەند چوار گەنج سێ کەس چەنە بوون ئەوانەی کە لە بەریتانیا خۆیان کرد بۆ یاریگایە دەستیان خۆش بێ ڕێزکارێکی زۆر عەقڵانیان کرد کە چوونە ئەو یاریگایەوە بە ئاڵای کوردستان و بەجلی کوردیەوە و سەرنجی هەمویان ڕاکێشا هی یاریزان و هی ئەوانشی کە سەیریانە کرد دەستیان خۆش بێ تاشی کورد لاوانی کورد ئەبێ لە هەموو کۆبوونەوەی ئیسفادە بکەن بەڕاستی و ئەبێ ناوزاتەکانی خۆیان بگەێنە هەموو کورد و خوشنێشی ئەوروپا و ئەمریکا بکەن دەوارن بابەتانە ئارەوەڵە من ئیتر بەجێتانە هێڵم شەو شۆگاتان خۆش بێت و خواتان لەگەڵ ئایزانی ئارام ئەحمەد بەخێر خواتان لەگەڵ